ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤ بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان پێکۆژیانی ئاشتیانەیە لە کوردستان، هەڵبەت پێکۆژیان و پێکۆژیانی پێکاتە جیاوازەکان لە کوردستان تەوەری بەشێک لە قسەکردنی ناوەندە میدیایی و ڕۆژنامەوانیەکان و ڕۆژنامە ڕۆشنبیران و ڕۆژنامە نووسان و چاودێرانی سیاسی و ئەکادیمیستەکانە. خۆشحاڵین کە ئەمڕۆ پرسی پێکۆژیانی ئاشتیانە لە کوردستان گفتوگۆ و گەنگەشە بکەین با میوانداری زۆر بەڕێز کا کامەران غەریب، کارگێڕی لقی چواری پارتی دموکراتی کوردستان. کا کامەران خۆشحاڵین و بەخێربێت. سڵاتان لەبێ، زۆر خۆشحاڵم کە جارێکی کە لەم بەرنامە خۆشەویستە بە خزمەتەوە و بینەرانی خۆشەویستەکەمەوە. زۆر سپاس بۆ ئامادەبوونێت. کا کامەران، پرسی پێکۆژیان لە کوردستان بە تایبەت بە بەراورد بەو دۆخانە هەموار و پڕتەنگەژەی کە لە ڕۆژهەڵات لە وڵاتانی عەرەبی و لە جیهانی ئیسلامیە گوزەرێ، بخۆی زۆر جار قسە و باز بووە لە کۆڕمۆزلیستەکان لە ناوەندە ڕۆشنبیریەکان، زۆر جار پانێڵ و دیبێت و گفتوگۆی جیاوازی لەسەر کراوە و زۆر جار بۆتە بابەتی توێژینەوەش. ڕەنگە زۆر جار جەنابیشتان بە پێی کایە جیاوازەکان قسەتان هەبوو بێ لەسەرەوەی کە پێکۆژیانی ئاشتیانە لە کوردستان، پێکۆژیانی یان پێکەوە هەڵکردنی خەڵکی کوردستان سەربارەوەی کە مۆزاییکێکەیە لە پێکاتی خەڵکی کوردستان لە ڕوئینەکەی و لە ڕوونەتەوەیەکەیەوە، هەندێک جار لە ڕووی دابەشبوونی جوگرافیشەوە. خوێنەوەی تۆ چییە بۆەوەی کە هەرێمی کوردستان سەرباری ئەو ناهەموارەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گوزەرێ، بەڵام توانیوێتی تایبەتمەندی خۆی بە ئەندازێکی باش بپارێزێت؟ بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە. بەڕاستی ئەگەر بمانەوێت زۆر ورد بینەوە لەم بابەتە ئەبێ بگەڕێنەوە بۆ ڕابردوو، ئەگەر بە شێوەیەکی پانۆڕامایمە لە ڕووداوەکانی مێژووی نزیک و دووری هەرێمی کوردستان بڕوانی نەبینین کە لە هەموو سەردەمەکان سەرڕای کە داگیرکەرانی کوردستان وێڕای ئەوەی کە خۆیان سەرکوتی ئاین و نەتەوە جیاوازەکانیان کردووە لە کوردستان و لە عێراق بە تایبەتی، هەوڵی ئەوەشیان داوە کە ئەم ئاین و نەتەوانە لە هەرێمی کوردستانە بکەن بە گژیەکە. بەڵام ئەوەی کە ئێمە ئەبینین لە ماوەی 100 ساڵی ڕابردووە چبەر لەو مێژووە ئەبینین کە هەرێمی کوردستان جوانترین نمونەی پێکەوە ژیانی ئاینی و نەتەوەیی بووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەگەر بگەڕینەوە بۆ سەردەمی کۆن بوونی ئەم هەموو شوێنەوار و ئاسەوارە کۆنەی ئەدیانی جیاواز، نەتەوە جیاوازەکان، شارستانیەتە جیاوازەکان لە کوردستانە نیشانەی ئەوەیە کە ئەم هەرێمە لە ئەزەلەوە بەم شێوەیە هاتووە کە سروشتی ئینسان لە کوردستانە بە شێوەیەکە کە لەسەر ئاینێکی تر، لەسەر نەتەوەیەکی تر قەت ئامادە نەبووە نەتەوەیەکی تر بچەوسێنێتەوە. بۆ چونکە خۆی هەم لەسەر ئاینەکەی وەکو مێژووی کۆن، هەم لەسەر نەتەوەکەی لە مێژووی هاوچەرخە چەوساوەتەوە، بۆیە خۆی قەت ئامادە نەبووە. ئەمە نەبووە بە گرەیەکی دەرونی لای تاکی کورد لە کوردستانە کە من مادام لەسەر نەتەوەکەم، لەسەر ئاینەکەم چەوساومەتەوە، منیش بە هەمان شێوە نەتەوە ئاینێکی تر بکەم بە ژێر دەستەی خۆم. ئەمە ژوای کردووە تا گەیشتۆتە ڕۆژگاری ئەم سەردەمە کە وێڕایی ئەوەی کە حکوومەتە یەک لە دوایەکەکانی عێراق، ئێمە بە تایبەتی کە باس لە پێکەوە ژیانی ئاینیەکەین، مەبەسمان هەرێمی کوردستانە ئەگەر بە گشتی بڕوانین ئەوە خوێندنەوەیەکی جیاوازمان بۆی هەیە. بەڵام لە هەرێمی کوردستان هەر لە دوا ئەوەی کە حکمی خۆماڵی کورد لە پاش ڕاپەڕینە مەزنەکەی ساڵی 1990 هاتە ئاراوە، چه ئەحزابی کوردستانی چه کابینەیەک لە دوایەکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان سیاسەتێکی جێگیریان هەبووە بە نسبەت نەتەوە جیاوازەکان، بە نسبەت ئاینە جیاوازەکان لە هەرێمی کوردستان. ئێمە ئازانین کە ڕاستە کورد زۆرینەیە لە هەرێمی کوردستانە کە ئاینی زۆر بەشیان ئیسلام. بۆیە ئەوەی کە گەیشتۆتە ئەم سەردەمە بە هەموو شێوەیەک وای کردووە کە هەرێمی کوردستان ڕوویەکی گەشی پێکەوە ژیانی ئاینەکان و نەتەوەکان بێ بە ئاشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەمە ژوای کردووە کە نەوەکو بە تەنها سەرزارەکی کورد بە کردەیی بڕوات، چونکە خۆی بڕوای بە و
پێکەوە ژیانە هەبووە بە کردەیەژەوە بچەسپێنێ هەروەها لە مادەی پێنجی ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان بەم شێوەیە هاتووە کە هەرێمی کوردستان پێک دێت لە کورد عەرەب تورکمان کلدان ئاسووری ئەرمەن هەروەها خەڵکانی تریکە لە هەرێمی کوردستان ئاژین ئەمە بەواقعیەوەی سەلماندووە کە کورد ئەوانەی پێ کەمینە نییە بەڵکو بە پێکهاتەیەکی سەرەکی هەرێمی کوردستانیان ئەزانێت کە ئەمە خۆی جوانترین نیشانەیە بۆ ئەوەی کە کورد بڕوای بە پێکەوە ژیانی ئاشتیانەی ئاین و نەتەوە جیاوازەکان هەیە لە هەرێمی کوردستان. کاکامەران لە ماوەی ئەم 20 ساڵی ڕابردوو وەربگرین لە دوای 2000ەکانەوە تون و تیژێکی زۆر ڕۆژهەڵاتی گرتوتەوە یعنی تیرۆر باشکرایەمە بینیمان دایان هێزی وەکو قاعیدە و داعش و ئەنسارول ئیسلام و هێزگەلی تر دروست بوون و تون و تیژی گەورەیان کرد و کێشی گەورەیان دروست کرد یعنی ئەمە لێرە بڵێم کە بۆ نمونە بەشێک لەو تیرۆرەی کە لە ڕۆژهەڵات هەیە تیرۆری حکومڕانەکانە و بەشێک لە دەوڵەتەکانی مابینین لە سووریا لە زۆر دەوڵەت لە یەمەن لە زۆر دەوڵەتی تور حکومڕان زەمینە سازەری تونند و تیژیە زمینەی ئەوە سازەکە کە چۆن نەژادی لە نەژادەکان ڕەگەزی لە ڕەگەزەکان نەتەوەی لە نەتەوەکان ئاینی مەسەبی لە مەسەبەکان سەردەست کات و ئەوانی تر بپوشێنێتوانێ خوێندنەوەی تۆ چییە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان لە ماوەی ئەو 28 ساڵی ڕابردووە هەوڵێکی هەیە تەقەلایەکی هەیە کە هەوڵ بات بە یەک ئاز لەگەڵ خەڵکەکەی مامەڵە بکە جیاوازی لە نێوان مسلمان و مەسیحی و ئاشووری و کلدانی نەکە لە نێوان پێکات ئاینە یان کەمە ئاینەکانی تر نەکە ڕێزگرتنێکەیە پێکۆ ژیانێکەیە بەتایبەت سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان بەردەوام لەسەر ئەم بابەتانە جەختیان کردووەتەوانێت تەنانەت لە هەفتەی ڕابردوو ڕێزدار نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لێدوانێکی هەبوو لەسەرەوەی کە پێداگرە بن و بەردەوامە بن لەسەر ئەو سیاسەتەی کە ساڵانێکی درێژە کاریان لەسەر کردووە بۆەوەی کە هەرێمی کوردستان بەو مۆزاییکە جوانە بەو پێکۆژیانە ئاشتیانە بەردەوام بێ خوێندنەوەی تۆ چییە بۆی کە حکومڕان لە ڕۆژهەڵات حکومڕانێکە کە لە شوێنی بزاڵکردنی ڕەگەزی لە ڕەگەزەکانە بەڵام هەرێمی کوردستان توانیوێتی بە ئەندازێکی باش بە تایبەت لە دیدی حکومڕانەکانیەوە ئەگەر ناتوانێت کارێکی باش کە لەگەڵ پێکاتەکان کارێکی خراپ نەکە و زۆر جاریش بەڕاستی ئەوەی کە کردوێتی کاری باش بوو ئەوەی کە کردوێتی لە وەزارەتی ئەوقاف لە پەروەردە لە ئاسی ڕۆشنبیری لە ئاسی پێکۆژیان لەسەر ئاستی بژێوی خەڵک یعنی مامەڵەی هاونیشتیمانی لەگەڵ هەموو پێکاتەکان کراوە ئەکرێ بۆ نمونە هەرێمی کوردستان بە نمونێکی تا ڕادێک ناوەزەش بناسین یا پێناسی بکەین. بەڵێ وەکو جەنابە باسە کرد لەوێ حکومڕانەکان واکەن کە تیرۆر و توندەتیژی ئاینی دروست بێ بەڵام ئەگەر لە ڕووی سایکۆلۆژیەوە لە تاکی کورد بڕوانیە بینی کە کەمترین دەستی تیرۆر لە ناو کووردا و لە ناو کوردستانە هەیە. ئێمە بەڵێ کۆمەڵگەی کوردی کەمترین دەستی تیرۆری تایە ئەوەشی کە هەبووە بە شێوەیەک لە شێوەکان متەئەسیر بووە بە بیر و بۆچوون و فکرەیەکە لە وڵاتانەوە سەرچاوی گرتووە بەعەکسەوە لێرە حکومڕانی هەرێمی کوردستان لەبەرەوەی خۆی بڕوای بە و پێکەوە ژیانە هەبووە هەوڵی داوە کە ئەمە شۆڕ بکاتەوە بۆ ناو بچووکترین ئۆرگانی کۆمەلگا کە مەسەڵەن بڵێن خێزانە لە ڕووی پەروەردەی خێزانیەوە لە ڕووی پەروەردەی ئاینیەوە لە ڕووی پەروەردەی کۆمەڵایەتیەوە هەروها لە قۆناغە جیاوازەکانی خوێندنا وای کردووە کە ئەمە ڕەنگ بداتەوە ئەمەش لە خۆوە نەهاتووەتە دی ئێمە ئەزمونێکی دوور و درێژمان بۆ پێکەوە ژیان ئەگەر بمانەوێ ئێمە لەم وڵاتەیە بە ئاسوودەیە بژین ئەبێ وا بکەین کە ئاین و نەتەوە جیاوازەکان ڕێزی یەکتر بگرن یەکتریان قبول ببێ ئێمە لەگەڵ ئەوەی کە نەتەوەی باڵادەست بووین هەروەها ئاینەکەشمان زۆری نەبوو لە هەرێمی کوردستان بەڵام هەوڵی ئەومان نەداوە کە نەوتەوەکانی تر بچەوسێنینەوە ئەگەر بڕوانینە وڵاتانی دەوروبەرمان لە ڕووی نەتەوەییەوە هیچ لە وڵاتانی دەوروبەرمان خوێندن بە زمانی دایک بۆ نەتەوەکان ئازاد نییە بەڵام لە هەرێمی کوردستان لە وەزارەتەکانی پەروەردە و خوێندنی باڵا قوتابخانە بۆ نەتەوەکانی تر بۆ زمانە جیاوازەکان قوتابخانەی تایبەتی خۆیان هەیە لە وەزارەتی ئەوقافەوە ئەوەی کە گرنگیەدا بە پەروەردەی ئاینی ئێمە بینین کە لە
نۆی حوتی 2017 بە بڕیاری ژمارە 1970 بەڕێوەبەرایەتیەکی تازە دروست کراوە لە وەزارەتی ئەوقاف بە ناوی بەڕێوەبەرایەتی پێکەوە ژیانی ئاینەکان. ئەمە نیشانەی ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەکردەیی کاری لەسەر ئەمە کردووە بۆ لەبەر ئەوەی کە ئاین و نەتەوەکان ئەگەر پێکەوە هەڵ بکەن بە یەکەوە بگونجێن ئەبێتە هۆی گەشەسەدنی ئەم هەرێمە، هەمومان لی سوودمەند دەبین، هەمومان تایدا دەژین، بۆیە حەقی ئەوەمان هەیە کە خۆشگوزران بین لەم هەرێمەدا. فکری تونڕەوی تاکو ئێستا بەزم ئەسات و کارەساتی بەدواوە بووە بۆ نەتەوەکان و بۆ گەلەکان و بۆ وڵاتەکان، وێرانی بەدوا بووە. ئێمە بینین سووریا دراوسەی هەرێمی کوردستانە، ئەبینین کە چ کارەساتێکی مرۆیی بەهۆی ئەم تونڕەویە ئاینی و نەتەوەیە لەوێ دروست بووە. ئەبینین تونڕەوی نەتەوەی لە تورکیا هەیە، ئەبینین لە ئێران نەتەوە جیاوازەکان هیچ مافێکی وایان نییە خوێندن بە زمانی دایک، هەروەها ئەو نەتەوەی کە باڵا دەستە لەگەڵەوەی کە کەمینەشە لە وڵاتەیە، بەڵام حکمڕانی مطلقە لە وڵاتەیە. بۆیە هەرێمی کوردستان لەم نێوەندەدا بۆتە خاڵێکی درەوشاوە لە کارنامەی پێکەوە ژیانی ئاشتیانەی نەتەوەکان لە دنیادا. بۆیە ئەمە وای کردووە کە کۆڕ و کۆمەلگانی و دەوڵەتیەکانیش احتراف بەمە بکەن کە هەرێمی کوردستان بەڕاستی شایانی ئەوەیەکە ببێتە سەرچاوەیەک بۆ داڵدەدانی نەتەوە و ئاینە جیاوازەکان. بۆیە وەکو ئەزانین لە 27 نۆی 2017 مەرجەعی سەرەکی ئاشووریەکانی جیهان، کورسی مەرجەعی سەرەکی ئاشووریەکانی جیهان گوازرایە بۆ هەولێری پایتەخت بە ئامادەبوونی نوێنەری ڤاتیکان. ئەمە دانپێدانانێکی زۆر گەشاوەیە، خاڵێکی زۆر گەشاوەیە لە کارنامەی پێکەوەژیان لە هەرێمی کوردستان کە دەسەڵاتێکی ئاینی گەورە وەکو ڤاتیکان کە نوێنەرایەتی زیاتر لە 140 دانیشتوانی گۆی زەویەکە کە مەسیحین لەوانەیە زیاتریش اعتراف بەوە بکە کە لەم ناوچە ئاڵۆزەیە کە پێڵن ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوورگەیەک هەیە بە ناوی هەرێمی کوردستان کە شایەنی ئەوەیە ئێمە هەموو گرنگیدان و سەرنج و تواناکانمان بۆ ساختکردنەوەی ئەو بیر و باوەڕە میانڕەوەی کە سەبارەت بە نەتەوە و ئاینەکان گرتویانەتە بەر لەبێ پیادە بکەین. ئەمەش جێگەی خۆشحاڵیە و سەرفرازیە بۆ ئێمە کە هاوڵاتی هەرێمی کوردستانین. ئێمە هیچ کێشەیەکمان تاکو ئێستا لە ڕووی نەتەوەیی و ئاینی لە هەرێمی کوردستان نەبووە. ئاینەکان مافی جێبەجێکردنی ڕۆکنە دینیەکانی خۆیان بە ئازادانە هەیە، نەتەوە جیاوازەکان نوێنەریان هەیە لە پەرلەمانی کوردستان، لە حکوومەتی هەرێمی کوردستانە، هەروەها ممارەسەی کایە سیاسی و ئەدەبی و ڕۆشنبیریەکانی خۆیان لە هەرێمی کوردستان ئاکەن. لە وەزارەتی ڕۆشنبیری ئێمە بەڕێوەبەرایەتیمان هەیە بە ناوی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری تورکمان، بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری سریانی. ئەمە خۆی لە خۆیدا نیشاندەری ئەوەیە کە تەنها نەوەکو لە ڕوکنێک لە ڕوکنەکانی حکوومەتە، بەڵکو لە سەرجەم کایەکانی ئەوەی کە پەیوەستە بە حکومڕانی، هەروەها ئەوەی کە پەیوەستە بە ژیانی تاک بە تاکی خەڵکی کوردستانەوە ئەمە جێبەجێ کراوە و بۆ یەکێک لە سەوابتەکانی گەلی کوردستان کە ئێمە وەکو تاک ئەگەر حکوومەتیش لە شوێنان بڵێ وەکو ڕۆتین ئەمە پیاداکە تەنها سەرزارێکی لە ناو دەسوور وەمانە، بەڵام ئەمە بۆ بە سەوابەتی ڕۆژانەی ئێمە کە مەسیحیەک، ئاسووریەک، تورکمانێک، عەرەبێک زۆر زۆر ئاساییە لە لای خەڵکی کوردستان کە ممارەسەی ئەرکە دینی و ئەدەبی و فکریەکانی خۆی بکە. کاکەمەڕەن دەستت خۆش بێ، باسی دەوڵەتانی ناوچەکەت کرد. ئەگە بنمونە تەماشا بکەین لە هەرێک لە دەوڵەتی تورکیا و ئێران کە کورد بەشێکی سەرەکی پێکێنەری ئەو دەوڵەتانەیە تەنانەت ڕێگە نادرێت بە زمانی دایک لەوێ بە کوردی بخوێنرێ. یعنی سەرباریەوەی کە بۆ نمونە کورد دەوێت لە پرۆسی سیاسی بەشدار نییە، لە مافە مەدەنیەکانی مەحرومە و لە ڕووی اقتصادیەوە ناوچە کوردەکان پشتگوێ خراون، هیچ ئەوڕیان لێ نادرێتەوە. خەڵک لەو پەڕی خراپی ئاستی گوزەرانایە. یعنی سەرباریەوەی کە جەنابەت لە بیدایەتی بەرنامەکەی وتت کورد گرەی دەرونی نییە لە بەرامبەر ئەوانی جیاوازە. پێم خۆش لەسەر ئەم نقطەیە زیاترش بوەسین، بە تایبەت لە پرسیەوەی کە کاتێک ئێمە بینیمان لە کاتی هاتنی داعشە ژمارەیەکی زۆر زیاتر لە 1 ملیۆن
عرب لە ناوەڕاست و باشووری عێراق ڕویان کرد هەرێمی کوردستان سەرباری و هەرێمی کوردستان بوو خۆی لە دۆخێکی خراپە بوو قەیرانی ئابووری هەبوو حکوومەت عێراقی گوشاری زۆری خستوە سەر هەرێمی کوردستان بەڵام هەرێمی کوردستان ئامێزێکی گەرم بوو ئامێزێکی ئینسانیانە بوو بۆ ئاوەرە عەرەبەکانی ناوەڕاست و باشووری عێراق بۆ مەسیحیەکان بۆ کلدان و ئاشوریەکان کە بەشێکی زۆریان لە قوڵایی عێراقەوە ڕاوەندران بەرەو هەرێمی کوردستان خوێندنەوەی تۆ چێ بووە بەتایبەتی لە پرسی پەنادانی ئاوارەکان بەڵێ بە دڵنیایی ئەمە با بگەڕینەوە بۆ مێژوویەکی بەر لەوە هەرچەند کاوسا حکوومەتی هەرێمی کوردستانیش نەمەزرا بوو دامەزراوە فەرهەنگی و پەروەردەییەکان بەو شێوەیە ئەم پێکەوە ژیانەیان قوڵ نەکردبووە لە ناو کۆمەڵانی خەڵکی کوردستان ئێمە لەم شاری سلەیمانیەیە پاش ڕاپەڕین ئەو سەربازە عەرەبانەی کە لە ناو شاری سلەیمانیە تەسلیم بوو بوون و نەوەکو زیندانی بە ئازادانە بۆ خۆیان ئەگەڕان چێشتخانەکانی سلەیمانی بە بێپارە خواردنیان پێ ئەدان لەگەڵ ئەوەی کە هەر ئەو سەربازە عەرەبانە بوون کە بە پێی مێژووی کورد بەشداریان لە ئەنفالی کورد کردبوو لە ڕاوەدونانی کرد و ئاوارەکردن و هەروە کیمیابارانی ناوچە جۆرا و جۆرەکانی کوردستان کردبوو ئەو ساش پاشخانێکی فەرهەنگی بەو شێوەیە نەبوو کە ئێمە چەند مدەتێک ئیشمان لەسەر کرد بێ کە ئێمە پێویستە مەسەن لەگەڵ عەرەبا پێکەوە بژین لەگەڵ سریانی و کلدان و تورکمان و ئەمانە بەڵام لەبەر ئەوەی ئەم فەرهەنگە بەر لەوە لە ناو ناخی تاکی کووردا چەسپیوە ئێمە لە سلەیمانیە جوولەکە و مەسیحیمان هەبووە لە سەردەمانی زۆر کۆنا لە ساڵی چلەکان و پەنجاکان و بەر لەوەش ئێمە زۆر ئاسایی بە یەکەوە ژیاوی نیعنی و فەرهەنگە بەر لەوەیە کە ئێمە تەنانەت دامەزراوە و حکوومەتمان هەبێ بۆیە ئەمە شێوەیەک بە شێوەکان بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی بووە ئەم پێکەوە ژیانە ئاشتیە دوجار بە بگەڕینەوە بۆەوەی کە سەبارەت بەوەی ئاوارە عەرەبەکان ئێمە هەمیشە ئەوەمان لە بەرچاو بووە کە لەوانەیە کۆمەڵێک نەتەوەی باڵادەست گەلی کوردیان چەوسان دەبێتەوە بەڵام هەموو تاکەکانی ئەو نەتەوەیە بەشدار نەبوون لە تاوانی حکوومەتەکەیاندا ڕاستە هەندێک جار پێویستە بۆ پاراستنی ئەمنیەتی ئەم وڵاتە کۆمەڵێک ڕێوشێن بگیرێتە بەر بەڵام ئەویش نەوەکو لەسەر ئەساسی توند و تیژی نەتەوەیی یا ئاینی بەڵام دوجار ئێمە ئەبینین کە هەرێمی کوردستان بۆتە شوێنێکی گەشتیاری گرنگ لە ڕووی ئاوەدانیەوە لەبەرەوەی لە سەرجەم ناوچەکانی تری عێراق ئاوەدانترە ئاو هەوای زۆر جیاوازترە لە ناوچەکانی تری عێراق ئێمە بینین ڕێژەیەکی زۆر گەشتیاری عەرەب ڕووەکەنە ئێرە زۆر بە ئازادانە بەبێت ترس و بەبێ هیچ شتێک گەشت و گوزاری خۆیان دەکەن ئەو ئاوارە عەرەبانە پەنایان بۆ ئێمە هێناوە ئێمە ئەگەر بڕوانینە مێژووی دووری خۆمان سەدەی ڕابردوو ئێمە زۆر جار هەبووە پەنامان بردوۆتە بەر وڵاتێکی تر لە ناچاری خۆمانە ئێمە فترەیەکی زۆر ئاوارە بووین لە ئێران کۆمەڵێکی زۆرمان ئاوارە بوون لە تورکیا بەشێکی زۆرمان تاکو ئێستاش ئاوارە و پەرتەوازەی هەندەرانن ئێمە باشە ئەگەر بەو شێوەیە کە تەعاملمان لەگەڵا کراوە لەگەڵمانە لە ئۆردوگاکانە هەروەها ئەو چەساندنەوەی کە ئێمە چەوسێنراوینەتەوە لە کاتێکا کە ئاوارە بووین کە غەریب بووین ئەگەر ئێمەش بەرامبەر نەتەوەکانی تر هەمان کردەوە جێبەجێ بکەین کەواتە جیاوازی ئێمە لەگەڵ حکوومەتە داگیرکەرەکانی تراچیە ئەمە خاڵێکی جیاوازی هەرێمی کوردستان و پێک هاتە نەتەوەی ئاینیەکەیەتی کە لە هەرێمی کوردستانە ئەژین لە چاو ئەو حکومڕانانەی هەروەها ئەو دەستە و پێکهاتانەی کە ئەمەیان بەرامبەر بە گەلی کورد کردووە جگە لەوە خاڵێکی تری گەشت لە کارنامەی پێکەوە ژیانی ئاینی لە هەرێمی کوردستان ئەو بەرنامە چڕ و پڕ و تۆکمەیە بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەهاناوەچوونی برا ئێزیدیەکانمان پیادەی کرد ئێمە ئازانین کە ئەگەر ئەو بەرنامەی کە کاگنێ چیروان بارزانی کاوکاتە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بوو بۆ ڕزگارکردنی خوشک و برایە زیدیەکانمان پیادەی نەکردایە ئێستا ئەو جینۆسایدەی کە هەبوو چەند قات گەورەتر و بە ئازارترە بوو بەڵام ئێمە بینیمان کە ڕێژەیەکی زۆر لە
خوشک و برایانی ئێزیدیمان لە هەر ڕێگەیەکەوە بێ لە ڕێدا مەزرانی نووسنگەی ڕزگارکردنی ئێزیدیەکانەوە ڕزگار کران لە دەستی داعش گەڕێنراوە بۆ شوێن و مەکانەتی خۆیان. ئەمەش ئەوە سەلمێنێکە گەلی کوردستان هیچ کات ئەو ئازار و برینانەی کە لە جەستەی خۆیان بووە ئامادە نەبووە لە جەستەی خەڵکانی ترابی بینێ. ئەمەش گەورەیە بۆ هەرێمی کوردستان، گەورەیە بۆ حکوومەتەکەی. ئەمەش ئێستا لەوانەیە ئێمە هەستی پێ نەکەین، بەڵام دوجار لە مێژووە وەکو ئەو سەرچاوە گەشانەی کە ئێمە لە مێژوای خوێنینەوە لە مێژوی دوور و نزیکا کە گەلانی تر پەنایان بردۆتە بەر گەل و وڵاتانی تر، ئەمانە هەمووی ئەنووسرێتەوە. ئەمەش مای شانازیە بۆ ئێمە حکوومەتە. کا کامەران لەسەر ئاستی بەشداری پێکردن لە پرۆسی حکومڕانیە هەرێمی کوردستان بە تایبەت لەم ساڵی کە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان تەشکیل کرا، هەرێم ینی لەگەڵەوەی کە لە ساڵ 92 بەردەوام هەوڵیاوە دەست و پەنجە نەرم کا لەگەڵ پرسی پێکاتەکان و دروستکردنی بەرژەوەندی هاوبەش، چارەنووسی هاوبەش، مێژووی هاوبەش. بەڵام لەم کابینەیە زیاتر ئەم بابەتە ڕەنگیاوە لەوەی کە بۆ نمونە ئەگەر لە پێشترە بۆ نمونە ژمارەیەک کورسی پەرلەمانی تایبەت بوو بە تورکمان و مەسیحی و ئەرمەن، لەم کابینەیە بە هەنگاوێک یا پێنگاوێکی باشتر چوینە پێشەوە لەوەی کە ئێستا سکرتێری پەرلەمانی کوردستان سەر بە تورکمانە، وەزیرێک مەسیحیە، لە پێکاتەکانی تر لە ئەدیانەکانی تر لە پۆستە جیاوازەکان بەشداری هەیکەلێتی حکومڕانین بە تایبەتیش حکوومەتی هەرێمی کوردستان. خوێندنەوەچی بۆی کە هەرێمی کوردستان کابینە دوای کابینە، خولی پەرلەمان دوای خولی، ساڵ دوای ساڵ هەوڵەیە تێگەیشتێکی باشتر، قوڵبوونەوەیەکی زیاتر، بە شێوەیەکی بەرفراوان و گشتگیرتر مامەڵەی ئەم پرسە بکە. بەڵێ ئێمە ئەم تێگەیشتنەی کە هەیە ئێستا تایبەت نییە بە سەردەمی حکومڕانی ئێستا. ئێمە لە مێژوو بڕوانی نەبینین کە پارتی دیموکراتی کوردستان بە درێژایی سەرجەم کۆنگرەکانی خۆی لە نەتەوە جیاوازەکان لە قیادەی پارتی دیموکراتی کوردستان ئەندام هەبووە. بارزترینیان شەیدی ئەمیشەلەیات فەڕەنسۆ هەریریە کە مەسیحی بوو. بۆیە ئەمە کە ئێستا ئێمە گەیشتونەتە سەردەمی حکومڕانی زۆر ئاساییە بەلامانەوە. تەنانەت زۆر جاریشەیە ئێمە لە ڕووی پێکاتی کۆمەڵایەتیەوە هەستەکەین کە ئەوەی دراوسێمانە مەسیحیە هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ ئێمەیە. ئێمە ئەویش دانیشتوی هەرێمی کوردستانە وەکو من مافی هەیە کە لەم هەرێمەیە بژی. جگەلەوە ئەم پێکەوە ژیانە نەتەوەی و ئاینیە وای کردووە کە ئێمە شارەزاییمان لە کللتور و لە ئاینی یەکترا هەبێ. من خۆم خەڵکم ناسی و مەسیحی بووە، هەموو قورعانی پیرۆزی لەبەر بووە. بۆ لەبەرەوەی دراوسەکەی ئیسلام بوو، بۆ تێگەیشتن لە خەسڵەتە ئاینیەکانی ئامادە بووە کە کتێبە ئاینیەکەی و بخوێنێتەوە. بۆ نمونە ئێستا خوێندنەوەی ئێمە بۆ کتێبە پیرۆزەکانی تر نۆکەم نە کوفرە و نەجەهالەتە. ئێمە مادام لە وڵاتێکە ئاژین پێویستمان بەوە هەیە کە خصوصیاتی یەکتر، خەسڵەتە ئاینیەکانی یەکتر، خەسڵەتە کۆمەڵایەتیەکانی یەکتر بە باشی بخوێنینەوە. چ جایەوەی کە ئەوان وەکو پێکهاتەیەکی سەرەکی وەکو وتم لە دەستورە باز لەوە نەکراوە کە کەمینەن وەکو پێکهاتەیەکی سەرەکی لە حکوومەتی هەرێمی کوردستانە پشک و ماف و ئیمتیازاتی خۆیان هەبێ. کاکەمەران خەریب، هاتینە کۆتایی بەرنامەکە. سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت، خۆشحاڵ بووین بۆ شیکردنەوەکانت، بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆی بەرنامەی ڕافە. زۆر سپاس بۆی باش. دەستی خۆش بێ. ئازان تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرین، خواتان لەگەڵ بێ.